میوانه که میهجایه برس من سید مراد ریبری گشتی چند نهولیری نهال استودگی میوانه منه که من بخیر بید. زۆر سپاس. پیشتر وتم نظام پیمای لبیر تا 5 سال پیش است لشركة برنامج دابش لعلوي هولير برنامج من هبو او كتخلي خيار وطماطة فريدة دلبرا بازاري هم ناوخو تشويقي وكويستان ابو هم هنردي دروش وناوچكاني تري عراقش نكرا بلام لاستاد هسه كم زور جي واستلا اگر ما باسي وبكين پشگیری جودكاران لش استك ده بوي برو بمكانيا بمشي وبي سپاس بۆم دەرفەتەوە پیرۆزبایی 9 ساڵی دامەزرانی کەی 24 دەکەم ئەوەی کە بەڕێز ئاماژەی پێدەکا ئەوەش هەر لە خەمخۆریەکانی کەناڵی کەی 24 و جەنابتان و بۆ کەرتی کشت و کاڵی ڕاست دەفەرمووی پێش کابینی نوێم و سەرەتای دامەزرانی کابینی نوێم بەندە بەڕێوەبەری چاودێری بازرگانی بوو چاودێری بازرگانی هەولێر بووین ئەو کات گرفتی بەرچاو زەق داهاتە پێش براجوتیاران کە بەرهەمەکانیان بە بازار دەکرد دەرفەتی بە بازارکردنیان نەدەبوو لەسەریان دەبوو بەڵانیان دەزانین چ لێ بکەم زۆر جار ئەو بەرهەمایان بن پێ دەکرد و فرێشیانەدا و گرفت بۆ حکوومەتی دروست دەبوو لە چوارچەوەی ئەو گرنگی پێدانانەی کەوا کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لەژێر ڕۆشنایی ڕوئیا و بەرنامەی جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی تواندرا ئەو کەرتە لە پاڵهاندان و پشگیریکردنی براجوتیاران بۆ زیادکردنی بەرهەم هاوتەری دەرفەتی ڕەخسانی بە بازارکردنیش بۆ بڕەخسێت وا لە بەرهەمی ناوخۆ بکەکەوە هاوڵاتیانی خۆمان پشتی پێ ببەستیت و دەستی بۆ بەرێت و گرنگجی پێ بدات ئەوەش خۆی لە خۆی داوای کردکەوە بەرهەمەکان نەوەستنەوە زیاتر جوتیار هام بدرێت زیاتر جوتیار ساڵ بە ساڵ بەرهەمەکانی خۆی زیاد بکات وا بکاتکەوە ئەو بەرهەمی دێنی پێداویستی ناخۆ هەموو پڕ بکاتەوە بەشێک یان زۆرینەی ئەو بەرهەمەش هەناردە بکرێت و ڕەوانەی دەرەوەی هەرێمی کوردستان بکەین واتە کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بەو ئالیەتە و بەرنامە سەرکەوتوانەی کەوا لەژێر حکومەتی جەنابی سەرۆکی حکوومەتدای ڕشت بوو سەبەتەی خۆراکی ناوخۆش دەتوانێت پڕکاتەوە لە بەشی زۆری ئەو بەرهەمانێکەوە لە کوردستان بەرهەم دێن و دەشتوانێتکەوە سەبەتەی خۆراکی وڵاتانی تر و شارەکانی تکەی دەرەوەی هەرێمی کوردستان ناوخۆی عێراقیش پڕکاتەوە ولی کلمه باسی پیشگیری بکەین پێم وایە حکوومەت هەرێمی کوردستان بێژگەلەوەی کە ئەم بەرهەمە هەناردەی ناوچەکانی تری عێراقەکە بۆ وڵاتانی ئەوروپا وڵاتانی کەندا و حتا باس لە ئەفریقاش دەکرێت بۆ ئەوێش هەناردە دەکرێت ئێستا ئاستی هەناردەکردن چۆنە پێشتر بەرهەمی کوردستان لەناو بەرنامەیە بە بازارکردنی نێودەوڵەتی شتێک نەبووکەوە بەرهەمی کوردستان بێت و وڵاتانی دەرەوەی هەرێمی کوردستان کەوا پشت بە بەرهەمی هەرێمی کوردستان ببەستن بەڵام لە چوارچێوەی گرنگی پێدانی کابینی نوێیەم تواندرا بەرهەمی هەرێمی کوردستان ڕەوانەی وڵاتان بکرێت هەنگاوی یەکەم وەکو تێز بوو بۆ ئەوەی زیاتر ئاشنا بن کاتێک کە بەرهەمی هەرێمی کوردستان بە بازارەکانیان گەیشت لە ڕێی کوالیتی و لە ڕووی نرخەوە وای کردکەوە ململانی لەگە بەرهەمی وڵاتانی تریش بکات خۆی لە خۆیدا ئەوەش هەنگاوەکی زۆر کاریگەرتر بوو بۆ ئەوەی زیاتر سەرپێ بکەویت بەرهەمەکان گرنتی بە بازارکردن بۆ براجوتیاران مسۆگەر بکات کاتێک جوتیار بەرهەمی خۆی دەچێنی بە دوودڵی ناڕوانیتە ڕۆژانی بە بازارکردن بەڵکو زۆر بە ڕۆشنایی دەڕوانیتە ئەو ڕۆژانەی کەوا بەرهەمەکەی لە خوای دەوێت زوو پێڕا بگات بۆ ئەوی زوو بە بازار بکات چکە دەزانێت گرنتی بە بازارکردنی بۆ مسۆگەر کراوە لە چوارچەوەی ئەو بەرنامەدا ڕێژراوەی کەوا سنوورەکان کۆنتترۆل دەکرێن لێ ناگەڕێن کاتێک کە بەرهەمی ناخۆ پێڕادەگات هاوردەکردن بێتە کاریگەری لەسەر بەرهەمی ناخۆ بکات و جوتیارانی خۆمان دەستبەستوو بکات یاخوا لە جوتیارانی ناوخۆ بکات زەرمەندیان بکات بۆیە ئێمە بەرنامەکان بۆ شێوەی داڕێژراون سنوورەکان کۆنتترۆل دەکرێن بە سوپاسەوە بۆ سنووری حاجۆمەران ئیبراهیم خەلیل تا حەدەک سنوورەکانی تریش بەبەردەوام پشتیوان بوونە بۆ براجوتیاران کاتێک بەرهەمی ناوخۆ پێڕادەگات ئێمە ڕۆژنامەی کشت و کاڵی باوان ڕادەگەێنین لەو ڕۆژانە ئەو بەرهەمانە ڕێگری تەواویان لێ دەکرێت لێ ناگرن هاوردە بکرێت بە ئامانجی پشتگیریکردنی بەرهەمی ناوخۆ ئەوەش وای کردووەکەوە ڕۆژ بە ڕۆژ ئەو بەرهەمە زیاد بێت جگەلەوەی کەوا پێداویستی ناوخۆ پڕ دەکاتەوە لە چوارچەوەی ئەو لێک تێگەشتنی کەوا لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیش هاتۆکایەوە ئێستا ئێمە پشتگیری بدەینە براجوتیاران تا ئەو ڕۆکەیە من ئاماری ئەوەم وەرگرتووە 36,000 پشتگیریمان داوەتە براجوتیاران تاوەکو بەرهەمەکانی خۆیان لە ناو شارەکانی ناوخۆی عێراق بە بازار بکەن واتە پاشەوەی کەوا سەبەتەی خۆراکی ناوخۆ پڕ دەکەینەوە بەرهەمی ناوخۆ لە ناوخۆ بە بازار دەکرێت و پشتیوانی بەرهەمی ناوخۆ لەلایەن هاوڵاتیانی خۆمان هەیە بۆ ئەوەی زیاتر بەرهەمی ناوخۆ بۆ دەرفەتی بە بازارکردنی بۆ بڕخسە ئێمە کار ئاسانی بۆ دەکەین بۆی هەناردە بکرێت لەو نێوەندەدا زیاتر لە 750,000 تۆن تەنها لە ناو خۆی عێراق ئێمە بەرهەمی براجوتیارانی هەولێر و هەرێمی کوردستان بە بازار کراوە ولی کەواتە کاکی من خود دەزانی یەکێک لە بنەماکانی پاراستنی ئاسایشی نەتەوەی نیشتیمانی ئەوەت و خود لە ناوخۆدا بێگومان بەرهەمی کشتتوکاری بەشی تو بکە بەشی پێداویستی ناوخۆ بکە کەواتە دروستکردنی کۆمەڵێک ناوچەی پیشەسازی سایلو
بەڕات ئەو هەموو بەندا و پوندانە ئەمە بۆ خۆی تا چەند هاندەرێکی سەرەکیە بۆ دروستکردنی ژێرخانێکی کشتتوکالی و بە پیشە سازیکردنی بەڕووبوومی کشتتوکالی لە کوردستان. زۆر زیات و لە قۆناغ بەرهەمەکان کە پێڕادەگات بە دڵنیاییەوە ئەو کە تو هانی کۆمەڵک زووتیارت داوە بەرهەمەکی یەکجار زۆرت بەرهەمهێناوە ئەو بەرهەمە زۆرە لە یەک کات کە دەگاتە ناو بازاری ڕەنگە ئەو نرخە بۆ برا زووتیاران نەکات بەڵام دەبێت و بەرنامەی بۆ دابڕێژی تاوەکو بە هەنگاو ئەو بەرهەمانە بێنە ناو بازار و برا زووتیارەکانیش تێدا زەرمەند دەبن ژمار زیادکردن و کار ئاسانیکردن بۆ زیادبوونی ژمارەی سارخانەکان ئەوەش خۆی لە خۆیدا بنەمایەک بوو بۆ پاراستنی بەرهەمی برا زووتیاران لەگەڵ ئەوەشدا ئەو بەرهەمە بەردەوام بێت بۆ ئەو وەرزانەی کەوا بەرهەم ناهێت و هەروەها پێداویستی ناوخۆی ناو خەڵکی خۆمانە و هاوڵاتی خۆمانە بۆ ئەوەی ئەو بەرهەمە زیاتر لە هاوڵاتیانی خۆمان نەبڕێت ئێمە هانی خاوەن پرۆژەکانی بەرهەمهێنانی سارخانەمانداوە پرۆژەکانی بەرهەمهێنانی سارخانە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە سوپاس بۆ خۆی ئێستا ژمارەکانیان گەشتووە تا حەدەی دەتوانێت ڕێژەیەکی یەکجار زۆر هەزاران تۆن بەرهەمی برازوتوێران لەوێ دەدەناو دەستێکی ئەمین بیت و پارێزرا بێت و بە دوور بێت لە دارزان لە هەمان کاتیشدا کاتێککە بەرهەمی دانەوێڵە پێڕادەگات پێویستە لە شوێنێکەوە بە بازار بکرێت لە هەمان کاتیشدا تەمای ئەوەی کەوە زووتیار بە زووترین کات بەرهەمەکەی خۆی بە بازار بکات چونکە لە خۆناغی بە بازارکردن ڕەنگە گرفت بۆ براجێت زووتیارەکان دروست بێت و خەرجێک پێویستە سەرشانیان کە تو ژمارەی سایلۆیەکان زیاد دەکەی ئەو خەرجیەک کەمتر دەبیت و ڕۆژانی بە بازارکردن کورد دەبێتەوە ئێستا بۆ نمونە لە شاری هەولێر ئێمە پێشتر یەک بنکەی بە بازارکردنمان هەبوو تەنها سایلۆیەکمان هەبوو کەوا پێش کابینەی نوێم ئێمە لەوێ بەرهەمەکانمان بە بازار دەکرد زۆر جار زووتیار گرفتی بۆ دروست دەبوو ڕۆژانەیمانەوە چەندین هۆکار بوون کەوا زووتیار سار کاتەوە لە بەرهەمێنانی دانەوێڵە بەڵام سوپاس بۆ خوا سوپاس بۆ کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستاکە ئێمە سێ بنکەی بە بازارکردمان هەیە تەنها لە سنووری پارێزگای هەولێر بەرنامەمان هەیە بیکەینە چوار کەوا زووتیارانی هەریریش تێدا سوودمەندون بۆ ئەوی بتوانن لە نزیکترین شوێنی خۆیان بەرهەمەکانی خۆیان بە بازار بکەن واتە ئەو ئالیەتەی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان دای ڕشتووە بۆ پشتگیریکردنی بەرهەمی زووتیاران خۆی لە خۆیدا سەرکەوتوو بۆ هاوتەریب ئەو کارگانەی کەوا ڕاوەستا بوون لە ساڵانی پێش و بەرهەمی برا زووتیاران پشتی پێدەبەسترا بۆ ئەوی بەرهەمەکانی خۆیان لەوێ بە پیشسازی بکرێت ئەو کارگانەش سەرپێ کەوتونەوە وەهانی پرۆژەکانی و بەرهێنانی کشت و کاڵیش دەدرێت بۆ ئەوەی زیاتر پشت بە بەرهەمی ناوخۆی برا زووتیاران ببەستن تاوەکو برا زووتیاران دەرفەتی بە بازارکردنی گرێنتیەکەی زیاتر و زۆرتر بێ بتوانێت بۆ هەموو سێکتەرەکان تێدا پڕ بکاتەوە چ بە فرێشی بە بازاری بکە چ لە سارخانەکان هەڵی بگرێت چ ڕاستەخۆ بیداتە کارگەکان تاوەکو بەرهەمەکانیان بە پیشسازی بە بازار بکرێت کەواتە کە مەباسی ئەو فیستیڤاڵە بکەین فیستیڤاڵی ترێ هەیە لە دهۆک بنمونە هی هەنگوین هەیە لە سلێمانی دیجار ئەوەی هی هەنار هەیە لە هەڵەبجە ئەوانەیە زیاتر بەڕۆبوومی ناوخۆ لە هەولێریش دەکرێتەوە کەواتە ئەم فیستیڤاڵانە تا خۆی چەند هەندێکە بۆ تەشویقکردنی ئەو هەموو بەڕۆبوومی ناوخۆیە بێگومان ئەو فیستیڤاڵانە زیاتر لە کابینەی نوێم ڕەنگی داوە تاوەکو هاوڵاتیانی خۆمان ئاشنا بکەین بە بەرهەمی ناوخۆی خۆمان و ئەو تەشویقە ئەعلامیەی کەوا هەیە بە تایبەتی بۆ کەناڵی 24کەوە ئەو گرینجی بە بەرهەمی ناوخۆدا جێگای دڵخۆشیە کە هاوڵاتیانی خۆمان هۆشیار دەکاتەوە بچن پێشوازی لەو فیستیڤاڵانە بکەن بچن بەرهەمەکانی ئەو جووتیاران لەوێ بکڕن ئەو فیستیڤاڵانە سەرتا پای هەرێمی کوردستانی گرتوتەوە تەنها لە پارێزگایەک نییە ئێمە وەکو بەڕێوەبەرەتی گشتی کشت و کاڵی هەولێر هەوڵمانداوە تەنها لە چەقی شارەکان ئێمە فیستیڤاڵ نەکەین بۆ ئەوەی قەزا و ناحیە و گوندەکانیش تێدا بە دوور نەبن و هەروەها بەرهەمی برا زووتیارەکانی بتوان لە نزیکترین شوێنی خۆیان لەوێ تێدا دەرفەتی بە بازارکردنیان بۆ بڕخسێت بۆ نمونە ئێمە پارساڵ فیستیڤاڵێکی هەنارمان لە شەقڵاوە کرد بەو نزیکانە فیستیڤاڵێکی برینجی کوردی لە هەریر و باتاز دەکەین بەو نزیکانە فیستیڤاڵێکی هەنگوینمان هەیە لە سەنتەری شاری هەولێر وهروەها چەندین شادومانی چەندین فیستیڤاڵی تر بووینە لە پارێزگای دهۆک و سلێمانی و گەرمیان و هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی ئەو گرنگی پێدانێکەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەو کەرتەی داوە بۆیە خەڵکی خۆمان زووتیاری خۆمان زۆر بە گەشتبینیەوە دەڕوانیوێتە بەرنامەی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەش خۆی لە خۆیدا وای کردو حکمەتی جەنابیان زیاتر ڕنگ بداتەوە وابەستەمان بکاتکەوە لە کابینەکانی داهاتوو ئێمە دڵخۆشین بە بەرنمەکانی جەنابیان کەوا لە کابینەی ئەوەی ئەو بەرنامە سەرکەوتوی داڕشت بوو لە کابینەی نوێیەم هیوادارین زیاتر و زۆرتر گرنگی پێ بدات لە کابینەی دەیەم تاوەکو ئەو کەرتە زیاتر سەرپێ بکەوین زیاتر بتوانین سەبەتەی خۆراکی ناوخۆ دەرەوەش بە دابین بکات و وهروەها دەرفەتی بە بازارکردنی لە سەرتاپای جیهان بەرهەم و دەستڕەنجی برا زووتیاران ڕنگ بداتەوە بەڵێ برێز من سەید و مڕات ڕێبەری گشتی چاندن هەولێری زۆر سپاس بۆیە